وسەیەک بە بۆنەی یادی سەدەمین ساڵیادی کۆچی دوایی لێنین. ڕۆژی یەکشەمە 21 ژانڤیە بەرامبەر لەگەڵ یەکەم ڕۆژی مانگی ڕێبەندان سەدەمین ساڵیادی کۆچی دوایی لێنین ڕێبەری بە توانای چینی کرێکار و گەورەترین کەسایەتی شۆڕەشگەری سەدەی 20ەمە. لێنین ڕۆژی 22 ئاڤریلی 1870 لە شارۆچکەی ئۆلیانۆڤسکی رووسیا لە بنەماڵێکی مامناوەند و خوێنەواردا هاتە دنیاوە. لێنین تەمەنی 17 ساڵ بوو کاتێک برا گەورەکەی بە تۆمەتی بەشداریکردن لە چالاکیەکدا بە مەبەستی تیرۆرکردنی تزار ئەلەکساندری سێهەم دەستگیرکرا و لە سێدارەدرا. لە سێدارەزانی براکەی کاریگەریەکی قوڵی لەسەر لێنینی گەنجدانا. دوا بە دوای ئەو ڕووداوە بوو کە هەست و ناخی ڤلادیمیری گەنج دێتە خڕۆش. ڤلادیمیر لێنین بۆ دەستپێکردنی خوێندنی یاسا چووە شاری کازان. لە زانکۆ لەگەڵ کۆمەڵێک لە خوێندکارانی دژی ڕژیمی تزار ئاشنا بوو. لەو کاتەوە ڕووی لە خەباتی سیاسی کرد و بیری مارکسی کردە چرای ڕێبازی خۆی. لەو ماوەیەدا چەندین جار بە تاوانی چالاکی سیاسی نایاسایی دەستگیرکرا و سەرنجام لە زانکۆ دەرکرا. لێنین ساڵی 1893 ڕووی لە شاری سەنت پێتێرزبورگ کرد کە ئەو سەردەمە ناوەندی بیرۆکەی چەپ و بزوسنەوەی شۆڕشگەرانە بوو. لەو شارە لەگەڵ بیرمەندان و تێکۆشەرانی مارکسیستی رووسیا وەک گێۆرگی پیلخانۆڤ ئاشنا دەبێت و لە چاپەمەنیەکی چەپدا دەستی کرد بە تەبلیغ و بڵاوکردنەوەی بنەماکانی مارکسیزم. لە کۆتاییەکانی ساڵی 1895دا جارێکی تر دەستگیر کراوەوە. سەرەتا ساڵێک لە زینداندا مایەوە و دواتر لەلایەن دادگاوە سزای 3 ساڵ دوورخرانەوەی بۆ سیربیا بەسەر دەستپێنرا. لە تاراوگا یەکەمین بەرهەمی تیۆری سەربەخۆی خۆی نووسی و هەر ئەوەش بووە هۆی کە لە ناو لایەنگەرانی بزوسنەوەی کۆمۆنیستیدا ناوبانگێکی زۆری بەدەستێنا. لێنین لە ماوەی دوورخانەوەیدا ساڵی 1898 لەگەڵ نادیژدا کرۆپسکیا یەکێک لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی چەپ هاوسەرگیری کرد. دوای کۆتای هاتنی ماوەی دوورکەوتنەوەکەی لێنین و هاوسەرەکەی ساڵی 1900 رووسیایان بەجێهێشت و ساڵەکانی دواتریان لە ئەوروپا و بە زۆریش لە سوێس و ئۆتریش بەسەر برد. لێنین ساڵی 1903 و پێش لە کۆنگرەی دووهەم پەیوەندی بە حزبی کرێکاری سۆسیال دموکراتی رووسیاوە کرد. لە کۆنگرەی دووهەمدا ئەو حزبە بەسەر دوو فراکسیۆنی بولشویک و مۆنشویکدا دابەش بوو. لێنین بوو بە تیۆریست و استراتیژێکی سەرەکی حزبی بولشویک. ئەوەی دەتوانرێت لەم دەرفەتە کورتەدا سەبارەت بە لێنین بگوترێ هەر ئەوەندە بەسە کە لێنین ڕێبەر و ڕێکخەری شۆڕشی کرێکاری رووسیا بووە. شۆڕشی ساڵی 1970 رووسیا بۆ جاری دووهەم لە مێژوودا و دوای کۆمۆنی پاریس لە ساڵی 1871 وەک یەکەمین شۆڕشی کرێکاری ئەم جارەیان لە رووسیا چینی کرێکاری گەیاندە لووتکەی دەسەڵاتی سیاسی. حکوومەتی شۆڕاکان زۆر زوو خاوەنداریەتی تایبەتی بەسەر زەویدا هەڵوەشاندنەوە و زەوی خاوەن مڵکە گەورەکان و حکوومەت و کلیسای کردە مڵکی گشتی و خستیە بندەستی سەرجەم زەحمەتکێشانەوە. بە خێرایی پرسی یەکسانی تەواوی مافی ژنان و پیاوانی لە هەموو بوارە ئابووری و کۆمەڵایەتیەکان و بنەماڵەدا بە یاسایی کرد و ئائینی بە تەواوەتی لە دەوڵەت جیا کردەوە و دەستی کلیسای لە کاروباری دەوڵەتی و لەوانە دەستێوەردان لە پەروەردەدا کورت کردەوە و مافی دیاریکردنی چارەنووسینەتەوەکانی لە رووسیا دەستەبەر کرد. ئەم شۆڕشە گورزێکی جدی لە سیستمی جیهانی سەرمایەداریدا لەلایەکەوە بووە هۆی نەفرەت و بێزاری سەرجەم سەرمایەداران و دۆڵەسەکانیان و هەروەها تونترین کاردانەوەی دژمنکارانی ئەوان و لەلایەکی دیکەشەوە شەپۆلێکی بەهێزی ئازادی خوازی و عەداڵەت خوازی لە سەرانسەری جیهان وەڕێخست. کاریگەریەکانی شۆڕشی کرێکاری 1970 رووسیا لە ئاستی جیهاندا ئەوەندە گەورە بوو کە بۆرژوازی ڕۆژاوا لە ترسی دووبارەبوونەوەی ئەو شۆڕەشە ناچار بوو دەست بداتە کۆمەڵێک چاکسازی وەک ئاساییکردنی مافی دەنگدانی گشتی بۆ هەموو هاوڵاتیان بە ژنانیشەوە.
ڕاگەیاندنی خوێندنی بێبەرامبەر بۆ هەموو منداڵان، پەسەندکردنی مافی بیمە و خانەنشینی بۆ کەسانی بەساڵاچوو، هەروەها کەمکردنەوەی کاتی کارکردنی ڕۆژانە بۆ 8 کاتژمێر. شۆڕشی کرێکاری رووسیا کاریگەریەکی قوڵی لەسەر خەباتی ڕزگاری خوازی کۆمەڵانی خەڵکی ستەم لێکراو بوو. ئەوەش بەڵگەیەکی زیندوو بوو کە چینی کرێکار هیچ بەرژەوەندیەکی لەمانەوەی هەر فرمێک لە ستەم و نایەکسانیدا نییە و شێلگیرترین پێشڕەوی ڕێگای ڕزگاربوون لە هەر چەشنە ستەم و نایەکسانیەکە. ساڵی 1922 یەکێتی سۆڤیەت لە ئاکامی بە یەک پەیوەستبوونی خۆبەخشانەی نەتەوە غێرە رووسیەکاندا پێکات. لە ئاکامی ئەم دەستکەوتانەیەدایەکە تەواوی ئەو مێژوونووسانەی ویژدان و قەڵەمیان بە سیستمی سەرمایەداری نەفرۆشتووە دان بەوەدا دانەنێن کە شۆڕشی کرێکاری رووسیا گەورەترین خاڵی وەرچەرخانە لە هەموو مێژووی مرۆڤایەتیدا. هیچ گۆشێکی دنیا نییە ئەم ڕووداوە کۆمەڵایەتی و سیاسیە مەزنە کاریگەری لەسەر نەبوو بێت. حکوومەتی کرێکاری رووسیا بە ڕێبەرایەتی لێنین و حزبی بۆلشویک بە هەوڵ و هەمەتی ملیۆنان ئینسانی پێشێلکراو کە تا دوێنێ بۆ پەڕی بێڕێزیەوە وەک کۆیلەی سەرمایە کاریان پێدەکرا، هیوای بە ڕزگاربوون لە دڵی سەدان ملیۆن ئینسانی کرێکار و خەڵکی بێبەش و ستەمدیتوو لە هەموو جیهاندا زیندوو کردبووەوە. ئەم سەرکەوتنە سەرەتاییە کە سۆسیالیزمی زانستی شرای ڕێنمایی بوو بە فیداکاری و گیانبازیەکی کەموێنە لە مێژوودا مسۆگەر بوو. حکوومەتی کرێکاری لە قۆناغەکانی دواتردا هەر چارەنووسێکی بەسەرهات تا ئەو ساتەوەختە خاڵێکی وەرچەرخانی گرنگ بوو لە مێژووی مرۆڤایەتیدا. هەم سەرکەوتن و هەم پرۆسەی شکستی شۆڕشی کرێکاران لە رووسیا کۆمەڵی وانەی بە نرخ لەخۆ دەگرن کە دەتوانن ڕووناکی بەخش بن بۆ درێژەی ڕێگەی خەباتی چینایەتی و شۆڕژگەرانەی کرێکاران لە ئێران و جیهان. لە هەموو بوارەکانی خەبات لە دژی بەربڕیەتی زاڵ بەسەر مرۆڤایەتی ئەمڕۆدا و بە پشبەستن بە هێزی وشیار و ڕێکخراو ڕێگای گەیشتن بە سۆسیالیزم خۆشتر و کورتتر بکاتەوە. سیستمی سەرمایە جیهانی گەیاندووە سەر لێواری هەڵدێر. جیهانێکی لەم چەشنا پێویستی بە شۆڕشێکی سۆسیالیستی هەیەکە لە دەرس و ئەزمونە بە نرخەکانی شۆڕشی مەزنی ئۆکتۆبر و لە فکر و پراکتیکی لەنین وانە وەربگرێت. لەنین دوای 3 جار جەڵتەی مشک لە نێوان ساڵەکانی 1921 تا 1923 سەرنجام ڕۆژی 23 ژانڤیەی 1924 ماڵاوایی لە ژیان کرد. هاوڕێ و هاوخەباتی لەنئین لیۆن ترۆتسکی لە نامەیەکی ماتەمینیدا ئەمەی نووسی: لەنین ئیتربوونی نییە، بەڵام وانەکانی، کارەکانی، مێتۆدەکەی و نمونونەکەی لە ئێمەدا زیندووە. لە یەکەم حکوومەتی کرێکاریدا کە ئاراستە و ڕێبەرایەتی کرد زیندووە. ئێستا دڵمان لە ژێر کۆگایەک لە خەم و ماتەمدا نێژراوە، چونکە هەموو ئێمە مێژوو ئەو شانسەی پێداین کە لە دەورەی لەنیندا لەدایک بووین و کارمان لەگەڵدا کرد و لێ فێر بووین.